ئیمامی ئەبوو موسلیمی خەولاری کە یەکێکە لە زاناگەورەکانی تابعین هەر چوار خەلیفەکەی پێغەمبەری خوای بینیوە صلی الله عليه وسلم ئەفەرمێ خێزانێکم هەبوو زۆر گوێڕایەڵی من بوو، زۆر باش بوو لەگەڵمدا. ئەڕۆشتمەوە بۆ ماڵ، هەر لە دەرگاکە ئەڕۆشتمە ژوورۆ زیکری خوامە کرد، ئەوی زیکری خوایە کرد، چیمەوت ئەویش دەیکرد، سەلام من لێ کرد، جوابی ئەدامەوە. ڕۆژێک گەڕامەوە بۆ ماڵ، وەکو جاران زیکری خوام کرد، ژنەکەم جوابی نەدامەوە. سەلام من لێ کرد، جوابی نەدامەوە. ئەی خوای ئەمە چی ڕووی داوە؟ ئەمە ژنەکەی مناوە گۆڕا. وتم وەڵڵاهی ئەوە ئافرەت قسەی بۆ کردووە، ژن هاتۆ قسەی بۆ کردووە، مێشکی پڕ کردووە و تێکی داوە. یەکسەر زانی چووکە عاقڵ و تێگەشتووە ڕەحمەتی خوای لێبێ، عالمێ گەورە بوو. فەرمی خوایەکە هەر کەسێک ژنەکەی منی ئاوا تێک داوە، قسەی خراپی بۆ کردووە، خوایە هەردوو چاوی کوێرکە، خوایە هەردوو چاوی لێ بسێنەوە، هیچی لێ مەکە بەس کوێریکە. ئەم ژنش کە لە ئاژاوە گێڕەکە لە ماڵەوە بوو، چراوشتیان هەڵکرد فتیلە، لە پڕێک ئەوتی ڕۆڵە گیانەوە چراکە بۆ کوژایەوە، فتیلەکە بۆ کوژایەوە. وتیان وەڵا دایە نەکوژاوەتەوە. وتی ئەح بۆ خوا کوێر بووم. لەوێ دوعای لێ کرد، خوای گەورە کوێری کرد. بۆی هەر کەسێک کێشە مەشاکل دروستەکە ئەهلی دایەت نییە، خوای هەردوو چاوی کوێرکی، بۆی لە دنیادا بە زەلیلی بژی، چونکە عقوبەی ئەو تاوانەی کە کردی. بۆی جارێتر نەتوانێت بچێتە ماڵێکە و کێشە مشکلە دروست کات. بەڵێ ئافرەتەکە وتی وەڵڵاهی ئەبوو موسلیمی خەولانی دوعای لێم کردووە، بە پەلە هاتن بۆ لای، بۆ خاتری خواوەی من کردم تۆ نەیکەی، بەخوا من ژنەکەی تۆم تێکدا، ژنەکەی تۆم ئاوا لێ کرد کە بە قسەت نەکا، کە چێشتت بۆ نەکا، کە خزمەتت نەکا، تو خواگردنم ئازا کە دوعای خێرم بۆ بکە، بەخوا چاوم چاکاتەوە. ئیمامی ئەبوو موسلیم ڕەحمەتی خوا لێ فەرمی مادەم ئیعتراف کرد و تۆبەت کرد و وعدت دا جارێت ئەم شتانە دووبارە نەکەیت و لە هیچ ماڵێکە، خوایە هەردوو چاوی بۆ چاکەرەوە. سبحان الله، هەردوو چاوی چاک بووە. ئەوانە پیاو چاکەوە نەبوون، ڕەحمەتی خوایان لێبێ. بۆیە ئەم جۆرە کەسانە بێنە هەر ماڵێکەوە، مەڵێ بۆچی خێزانەکەم بە قسەم ناکە، مەڵێ بۆچی پیاوەکەم بە قسەم ناکە، ئەوە تێکی داوە ئاژاوە چییە؟ ئەو مفسید و فەسادە. جا ئەو جۆرە کەسانە بڕووکەنە هەر ماڵێک، ژن و پیاو بەردەوام شەڕێتی، یا بە تەلەفۆن ژنەکە تێکەدا، پیاوەکە تێکەدات. خوای گەورە تۆڵیان لێ بکاتەوە.